دوای ڕاگەیاندنی ناوی فەرمانبەرانی چاودێری سەر سندوقەکانی دەنگدان لەلایەن کۆمیسیۆنی عێراقەوە ئاشکراکردنی ناوەکان هەرز و کاردانەوەی بەدوای خۆی داهێنا لە شەقامی پارێزگای هەڵەبجە بە شێوەیەک 5 بەڕێوەبەری گشتی و پزیشکێکی پسپۆر ناویان لە ناو چاودێری سەر سندوقەکانی دەنگدان لە هەڵەبجە هاتووەتەوە. ئێساتێ بۆی ئەمنی گەرانی لای دەرچوانی دانەمەزای پارێزگای لە هەڵەبجە لێکەوتوەوە جیاواز لە شارەکانی تر ئەم شارە ئێمە دەرچووی دانەمەزای زۆری تایە و بێکارێکی زۆری تایە و پیان باشە لە شوێنێکی ئاوایە وەکو کۆمسیۆن دابمەزرێن و ئەگەر بە شێوازی کاتیش بێ سوود لەو بڕەپاریە وەربگرن. ئەچن کادرە حیزبی باڵاکانی خۆیان بەرپرس و بەڕێوەبەر و هەتا دوایی هەندێکیان لەوە چێ بە ئیجباریش پیانەکەن حیزب پیانەکەوە نایڵێت دەرچووی دانەمەزرا و گەنجی بێکار لە سنووری ئەم پارێزگا سوودمەند ببن. ئەمانەیانەوەی خەڵک زۆر ڕسوا و ڕەجاڵ بێت دەرچووی دانەمەزرا و بە شادەی پزیشکی و هەندەسە و پارێزەرایەتیەوە بڕوا بێتە چەکداری کۆماندۆ و هێزی هەفتا و هەشتا و ئەم بابەتە شتانە بەڕاستی ئەمە ئیجبارکردنی گەنجانە بەوەی کەوا بڕۆن ڕوو بکەنە لایەنە چەکدارەکان و نەکار بکەن و نە هەوڵی دامەزاندنیش بن لە بواری کەرتی مەدەنی بۆ لە کۆی 237 کارمەندی کۆمسیۆن لە پارێزگای هەڵەبجە تەنها 27 دەرچووی دانەمەزراوی تێدایە. ئەمە لە کاتێکدایە هەزاران گەنجی بێکار و دەرچووی دانەمەزرا و بێکار دەسوڕێنەوە. لە ماوەکانی ڕابردووشدا بەردەوام هەردوو حیزبی دەسەڵاتدار کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر دامەزرانەکانە بووە. ئەندامەکانی خۆیان زیاتر سوودمەند دەبن و گوێ بە خەڵکی دیکە نادەن کە بێکارن و دانەمەزراون. ئەو کەسەی کە لە پلێکی تایبەتایە شوێنی دیاری کراوەوە تەفەڕق کراوە بۆ ئەو شوێنە و احتیمالی هەیە سبەینێ بچێتە بەردەمی مۆزەفێکی خۆی کە لە پلە و پایە پلە و ئەوانە لە خۆی یعنی بچووکتر بێت سێ هەم احتیمال هەیە بە جۆرە لە جۆرەکان لەبەرەوەی لە شەرقی ئەوسەتاین بتوانێت پێگەکەی بۆ لایەنێک یا لایەنداری بەکاربێنە ئەگی ناشتێکی عادەتیە کە پلە تایبەت ناوی دەرچێ بەڵام بەو شێوازەی کە کۆمسیۆن داوای کردو بەڵام عرف و عادەتی ئیداریش لە بەرچاو بگری. کۆی گشتی ژمارە ئەوانەی فۆرمیان بۆ چاودێری سەر سندوقەکانی هەڵبژاردن پڕ کردوێتەوە بۆ هەرێمی کوردستان 140573 کەس بووە. کۆمسیۆن پێویستی بە 40901 کەسە بۆ بەڕێوەبردنی پرۆسەکە. پەیام پەیوەندی کرد بە چەند بەڕێوەبەرێک کە ناویان هاتووەتەوە بەڵام ئامادە نەبوون قسە بکەن و یەکێکیان ڕوونکردنەوەیەکی بڵاو کردوێتەوە و ڕاگەیاندووە وەک ئەرک و واجبێک ڕاست پێدراوین بە پڕکردنەوەی فۆرم بۆ ئەوەی تەواجودمان هەبێت و دەورێکی ڕاستەوخۆمان هەبێت لە پرۆسەکەدا. ئەماش بارکێکی هەڤاڵانی دەبینین. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.